قەرەباڵغیەی لێرە هەیە سێ چین لە خۆی دەگرێت. یەکێکیان فرۆشیارە و یەکیان کڕیارە و چینەکەی تریان ڕەنگە بەس بۆ پیاسە هاتبێت و جاروباریش سەودای چەند کاڵایەک دەکات. ئێرە بازاڕە، هەموو پێداویستیانەی کە خەڵک پێویستیەتی لێرە هەیە، بەڵام ئایا ئەو نرخەی کە لەسەر پێداویستیەکاندا هەیە لەگەڵ بارودۆخ و گوزەرانی هاوڵاتیانی ئێستادا دەگونجێ؟ حسابی ئەوە کراوە کە موچەخۆران سێ چارەگە موچە وەردەگرن. ئەمڕۆ لە بەرنامەی ماچی دیمەن دەپرسین ئایا نرخەکان گۆڕانکاریان بەسەردا هاتووە یاخود بەرەو گرانتر و زیاتر بوون؟ لەگەڵمان بن. ئێستاش بە سەعر پارە و پیرار ئاشیا تۆزە گرانتر بووە لەبەر دۆلار. ئێستا هیچ قازانجی هیچ قەسابێک ئێستا ڕۆن قازانجی نییە. بە 8,000 بیستە 15,000 یان لە 10,000 20,000 گران کردیان. ڕۆژێ ئەو بە 2,000 ئەوڕۆ بازار نایە. دۆلار دابەزی ئاشاش دێتە خوارە ساری. ئەو کاتت باش؟ زۆر سپاس برایزی. سپاس دەکەم. پرسیارەکەمان لە ڕووی نرخەوەیە. ئایا ئەو کاڵایانەی کە لە بازاردا هەیە ئێستادا نرخەکانی هەروەکو خۆیەتی یاخود گۆڕانکاری پێداهاتووە؟ طبعاً گۆڕانکاری پێداهاتووە لە بۆی ڕچاوی بازار کراوە. ئێستاش سعرەکان یعنی طبعاً تۆزێ گرانتر بووە لەگەڵەوەی دۆلار بەرز بۆتەوە. ئێستاش بە سەعر پارە و پیرار ئاشیا تۆزێ گرانتر بووە لەبەر دۆلار. یعنی مۆزوعەکە دۆلارە، دۆلار وای کردووە گۆڕانکاری لە سعرەکاندا بکرێت. بەڵام ئەگەر بەراورد بکەین بە وڵاتەکانی تر ڕەنگە لە زۆر وڵات لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا کاڵاکان گشتیان دەهێنرێنە خوارەوە، یعنی ڕەچاوی بارودۆخی خەڵک دەکەن و بەتایبەت چینی هەژاران. ئایا لێرەدا ڕەچاوی ئەو حاڵەتە کراوە؟ نەخێر، لێرە حاڵەتە دەگەڕێتەوە سەر بازرگانەکان. ئەوان تا پێیان بکرێت ئیسفادەی خۆیان دەوێت، تا پێیان بکرێت ئیسفادەی خۆیان دەوێت. ئەوان حسابەوە ناکەن دەوات موادش وا دەکەن موادێکی باشیش ناهێنن تەواکو خەڵک ئیسفادەی لێ بکات. موادێکی وا دێنن بە ئیسفادە بۆ خۆیان بێت، ئەوان خۆیان دەوێت ئیسفادەی خۆیان دەوێت. یعنی ئەوە بازرگانەکانن کەوا دەکەن بازار گۆڕانکاریەکی زۆری بەسەردا بێت و ئەو طبقەیە کە هەیە بۆ نمونە طبقەی موچەخۆران و خوار ئەو طبقەیەک هەیە کە داهاتی ڕۆژانەیان بگرە هەر نییە. یعنی دەتوانن کاڵاکان یاخود پێداویستەکانیان بۆ ڕۆژانی جەژن دەستەبەر بکەن. بەخوای ئەوە دەگەڕێتەوە سەر ئینسان بۆ خۆی، ئەو کەسێکەوە مەوادەکەی دێنیت و بفرۆشتەوە. بەڵام ئەمەش ناتوانن لەبەرچی لەبەر هۆکاریکەوان بە گران دەهێنن. لە بازارکەوە بازرگانەکان تەوزیعی لەسەر بازاری دەکەن، بە گران تەوزیعی دەکەن. ئەمانش هەتا پێیان بکرێت خێرەکەم وەرەگرن دوکاندارە یان ئەوەیە، بەڵام ئەوەش دەگرێتەوە سەر ئینسانەکە خۆی کەوا خاتری هەژار دەگرێت یان خاتری ناگرێت یان ئەوەی لێ وەردەگرێتەوە. ئەی مشتری گلەیان لە نرخەکان هەیە؟ تابعا مشتری گلی هەیە وەڵڵا. معاملەی زۆر دەکەن؟ ماڵێ معاملەی زۆر دەکەن، زۆربەیان بێ ئەوەی نایبن ئیلا معاملەی دەکەن، معاملەی زۆر دەکەن، ئەو زەمەوادەکەی دەبن. لە مامەڵەکردنەکە خاتریان دەگیرێتن یاخود مامەڵەکەیان بێسوودە؟ طبعا من بە شخصی خۆم لێرەوە معاملە دەکەن خاتریان دەگرم زۆر، بەس هەیە گەرد و سەر خۆیان دوکاندارەکان دیکەیان. ڕازی لە نرخەکەی بازار لە ئێستادا؟ وەڵی برێم زۆرن؟ ئارێ وەڵە لۆ فەقر زۆر وەڵا هەیە پێی ناکرێرە کرێت چیە هەیە مەعاشی نییە، هەیە یەک زەلام کاسبی دەکەل و لە 12 سەرخێزە. یعنی ئەو سعری ئێستا لە بازاردا هەیە بۆ نمونە بە 4,000 ئێوەڵا لە فەقر 4,000 زۆرەگە نەیبی. پێشتر بەچەند بوو؟ وەڵا بە سێ بوو بە دوونی بوو. بەڵام لە دوکاندارێکم پرسی باسیەوەی کردگوتی ئەگەر پێشتر 4 کیلۆیان ببردبە ئێستا دەتوانن کیلۆیەک ببن. وێ بەس وەڵی کیلۆێکە خەرە ئەوی منداری زۆربی هەرم بەشی مندارەکانی دەکە. یعنی بە شێوەی گشتی سعرەکانتان پێ زۆرە؟ ئارێ وەڵە لۆ فەقر زۆرە، چتیان زۆر گران کردیە. چ داواکاریەک تێسەبارەت بۆ سعرە؟ وەڵی داوێ هەرێم دەکەم چتی لۆ فەقیر و فەقارات هەرزان بکاتن و گۆشت کیلۆی بەچەندە؟ گۆشتی بەرق بە 12 گۆڵک بە 12 نەرمە بێسکۆش بە 10,000 قیمە؟ قیمە باش هەزار نەرێ. پرسیارەکەم ئەوەیە ئەو نرخانێک ئێستا باست کرد هەمان نرخە لەگەڵ مانگەکانی پێشووتر؟ هیچ نەگۆڕایە. بەڵێ ینی بەرزبوونەوەی دۆلار کاریگەری لەسەر نرخی گۆشت نەکردووە؟ بەڕێوەڵە زۆر. وەڵاهی نەگۆڕە ناتوانین بگۆڕین، ئەگە بگۆڕین بازارمان ناویتن. حیوانەکانیش زۆر فڕیانی زۆر گران بووە. کە نرختان نەگۆڕیام
دۆلاریش گۆڕاوە سعر بەرز بۆتەوە ئەو قازانجەی کە ئێستا دەیکەن بەراورد بە پێشووتر کەمە هۆکارەکەی چیە کە بەردەوامن لەسەرەوەی کە بە نرخی پێشوو دەیفرۆشن چاوەڕێی دەکەن هێرزان بیتن ئێستا هیچ قازانجی هیچ قەسابێک ئێستا ڕۆن قازانجی نییە با بەخۆیان تا ئێستا کەس قازانجی هەڵ نەگرتێ ینی تەنها بەردەوامی دانەکەی و دانەبڕانە لە ئیشەکە بەڵێ باشە ئارێەوە ئەی دەی بەردەوامێت ماڵدار بەچ پێ دەکەیت ئێوە نیە مەسرەتی ڕۆژان دەرچی بەسە دەمەوێت بپرسم ئێستا بەرەو ڕۆژەکانی جەژن دەڕۆین ڕەنگە دوسێ ڕۆژمان لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا مابێت خەڵک خواستێکی زۆری لەسەر پێداویستەکانی ڕۆژانی جەژنەیە بە دەرەجەیەک گۆشت ئەو گۆشتە بەو سعری ئێستا لە هەموو بازار هەمان سعرە و هاوڵاتی لە چینی هەژار و لە تەبەقەی موچەخۆران دەتوانێت گۆشت بکڕێت بەخۆی بازارۆک ساڵان زۆر فەرقی کردیە بەخۆشان نەزان بازارەکەەوە چۆڵە پێشە قەساب بەبەر نەدەکات هەردووکانێک پێش قەسابی لەوانێت دە مشتری تێدا بێت دوازەی تێدا بە یعنی هیچ دوکانێک پێ مشتری کەمی لێ نەبوو سا بۆ خۆتان دەبینەوە بازار هەموو قەسابەکان ڕاوستینە کەواتە خواز لەسەر کڕینی گۆشت کەمە هۆکارەکەش بەرزبوونەوەی دۆلار و بەرزبوونەوەی سعرە لە بازار بەڵێ بالفعل ڕاستە وەکو قەسابێک قسەتان چیە لەسەر ئەو نرخێکە ئێستا لە بازاردا هەیە بۆ نمونە ستێکی زۆر بە بازاردا دیارە بە قورعان چاوەڕێی دەکەن دۆلار دابوازیتن دۆلار دابازی شتەکان هەموو کۆنتترۆل دەبیتن بازار هەم کەسەشی دەبتەوە بە زیمەنی هەموو پێکەوە مەربوتە. سەبارەت بە نرخەکانی کە ئێستا لە بازاردا هەیە پرسیارمان هەیە ئایا ئەو نرخی کە ئێستا لە بازاردا هەیە بەپێی خواستی هاوڵاتیانە هاوڵاتیان چ قسەیەکیان هەیە لەسەر ئەو سعری کە ئێستا لە بازاردا هەیە زانیتی ئامۆسا مەقسەد ئێستا توبرین ڕسق وەشی ئەوەی نییە برنج و شەکر و ڕوونەوەشتانە ئەوە ڕۆژانەیە ئەوە ڕۆژانەیە ڕۆژێ ئەو بە 2000 ئەوڕۆ بازار ناریە تێگەی لەم برای من ئەجا ڕسق ئەوانێ ڕسق زۆر بوو لە کومرجێ هەرزان دەبێت کەم بوو گران دەبێت هەرزانی و گرانی ئەو ڕسقی کە جەنابەت باسی دەکەی پەیوەستە بەوەی کە زۆر بوو هەرزانە وەکەمیش بوو گرانە ئەوجا با بپرسم لە چ کاتێکدا زۆر دەبێت و بۆ زۆر دەبێت و لە چ کاتێکیشدا کەم دەبێت لەبەر چی کەم دەبێت ئەوە پەیوەستە بە وەرزەکەەوە یاخود بەچی دیکە بە وەرزەکەەوە پەیوەستە وەرزە وەرزە یعنی ئێستا وەختی فراولەیە پاشی دە 12 ڕۆژکەوەرە وەختی قەیسی ئێستا قەیسی بە 2009 پاشی 5 ڕۆژکەوەرە بە 500 دیناریە ئەو هەیە ینی سعری ڕسق لەگەڵ دۆلار چ پەیوەندی بە دۆلار وەنیە بە دۆلاری وەنیە پەیوەندی بە زۆری وەیە ئێستا ڕۆخیار بە 500 ناریە وەرە سپێنی وەرەخیالانە بە 1000 ناریی هیچ پەیوەندی بە دۆلار وەشتانەوە نیە ڕسق بەسەوەکانی نابرێن برنج و شەکر و ڕوونەوەشتانە پەیوەندی بە دۆلاری وە هەیە ئەوان هەمووی گران بووە عام گران بووە وەڵی تەنەکەی ڕوونیها ئەو تەنەکەی ڕوونەها ئەوە تەمەشاکە ئەوەی دەبینیەوە وڵی بە 24,000 کڕیا ئێستا چەند دیونیسیە 45,000 والله بە 24,000 کڕیا ئەلەو دوکانەی باشە لە دۆلار فرۆشێکمان پرسی باسی وەی کرد لە 100 دۆلاریەک 28,000 دینار هاتۆتە سەری بەڵام لەو کاڵایانەی کە سعرەکانیان زۆر کەمە دوو قات بۆ هاتیە هەتا مەشا برای من تەمەشا والله بە 24,000 ئێستا بە 45,000 بەمەرێ کاکە لە خۆت بۆ حکوومەتەی برێکا ینی هۆکارەکە بازرگانەکانن ئەرێ والله بە تاکید بازرگانە ئەرێ والله نییە هەر نیوە بە نیوە ئەشیان هایشتە سەرێ ڕسق بە هیچ پەیوەندی بە بازرگان وەشتی وەنیە زۆر بی هەرزان دەبی کەم بی گران دەبی تەماتە 4 ڕۆژ پێشەوڕۆ 4 کیلۆ بە 1000 دیناری بوو 4 بە 1000 بوو ئەوڕۆ کیلۆنی وەک بە 1000 هۆیەکە هیچیش نییە بەس تەنها کەم بووە کەمتر هاتیە لە حدودەکان بڕە کەمتر هاتیە تەماتە و ئەوەندەیە ئەو هاوڵاتیانەی کە ینی سەبارەت بە ڕسق کە ڕسق دەکڕن هیچ گلەیەشیان نابێ لەسەر نرخەکەی هەبێ لەبەرەوەی ئەوەی کە هۆکارەکەی باسی دەکەی هۆکارەکە تەنها پەیوەندی بە زۆری و کەمی هەیە پەیوەندی بە زۆری و کەمی ڕسقی هەیە هیچ کەنیە هاوڵاتی گلەی لەسەر سعری ڕسقدانی نا خاصن لە شێخەڵای چیلۆی لە بۆ 100 دیناری دەفرۆشە لە بۆ 100 نایڕسکی دەفرۆشنە لێرە
لە پرۆگرامی مایکی دیمەن دەپرسین ئێستا لە بازاردا ئەو نرخانەی کە هەنا بە پێی خواستی هاوڵاتیانە یاخود تەنها سعری دۆلار و خواستی بازرگانەکان ڕەچاو کراوە والله يعني وەلی هاتی لە بە دۆلاری نینی ئیشە بەڕاستی یعنی وهای لێکردینە بەخوای لە مارێ ئێستا قامداس ئێستا من ئەو لۆ مناوت شێتانم کڕیاوە ڕۆژێ تەڵەبی زیاتر بووە ئێستا چون داوام کردەوە کابرا دەرێت زۆر بەگرانتر دەوی ببێەوە ئەگە ناتوانم بدەمەوە ئەو گۆڕانکاریە لە چەند کرانی لە ماوەی چەند والله لە ماوەی گورە ساڵێکەوە 6 مانگە لەوتی وەرەقە گران بووە وەسایەوە بەسەدا ناباسیوەت کرد گوتت ئەو تیشێرتانە بە 36 دلار مادەی ئێستا کارکە کتی 72 دلار ئارێ بەخوا 72 دلار ئێستا 72000 لەسەرمە ڕادەوەسی دەرزەنی ئەوە دۆلار تاسیراتێکی زۆری هەبووە لەسەر ئەو سعرا بازارەکەشی تەواو شێواندیان بەڵام ئەدی میسمان دەفرۆش بە 500 ئێستا بە 6 ماهینایەوە کابراوە دەزانێت بە 500 جارانە بە 8 نابە ڕاستی ئەنی کاتەی شەکە هەمووی بۆ نمونە و قازانجەی کە ئێستا لە یەک دانە تیشێرت دەکرێت بەراورد بە قازانجەکانی ساڵانی پێشەوەی فەرقا ئیسابی دەرزەنی لۆ بکە ئارێ وڵی ئیسابی یەک دەرزەنی لۆ بکە دەمێ بپرسم بۆ نمونە و قەمیسە لە ئێستادا ڕەنگە سعری گۆڕانکاری پێداهات بێت بەڵام وەکو هاوڵاتی ئایا دەتوانی بەو سعری ئێستادا ئەو قەمیسە بکڕێت ئێستا هاوڵاتی ئەم ئێستا قەمیسە قەدیم زەمان هەر 500 بووە هەر بە 500 بووە ئەگەر ئێستا دانی مارچیش دابنێ هەر 500 دەکە زیاتری ناکە ئێستا قەمیسە پێشتان ئەمە بە جملەی گەورە دەماینە بە حاویە دەمانکڕی 3000 ئەکەم ڕادەوەستا یەک قەمیس ئێستا ئەو قەمیسە دەگاتە دەستی مە 4400 دینار ڕادەوەستی چەندی فەرقە لۆمە یعنی ماقولە قەمیسەك 600 دیناری خێربی کا 2000 خێربی کا 600 دیناری خێربی یعنی کاتە ئیسپادەکە نەبوو دەمێ بزانم هاوڵاتیان یعنی ئەو هاوڵاتیانەی کە ڕۆژانە دێنە ئێرە قسەیەکیان هەیە لەسەر سعرەکان گلەیی دەکەن شتەکانیان پێ دەکڕێ و مامەلە چۆن دەکەن مامەلە هەمووی وایە ئامۆزا ئەوجە هەیەک بەخۆی دەبرێتەوە سەر ویزدان بەڕاستی ویزدانە کابرا هەیە دەرێتنەوە بە چەندە بە 500 درێ وڵات 4000 نارم پێ هیچی لێ دەکەی گوناهونیە درێ وڵات ئەو قەمیسەمە 500 کڕی یعنی ئێستا پێغەدرە بە 6000 بکڕی پێ درێ مامە دەرێ دەزانم وەرەقە گرام و بەس نیتم ئێ چ بکە هیچ فەقیر دەسەڵاتی نییە 1000 دیناریش لە بۆوی زۆر دەکات لەمە تو چ ناکە بەدوانی لەوی زۆر قوربانە و کاتت باش مەڕێزی برایەکەم چەندمان پرسیار کرد لە هاوڵاتیان لەو کاتێک کە پرۆگرامەکە دەستی پێ کردووە هەمووی دەپرسین سعر بۆ وایە دەڵێن دۆلار بەرز بۆتەوە تۆکو دۆلار فرۆشێک کە لە ئێستادا سعری دۆلار لە بازاردا بەرزبوونەوەیکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و وای کردووە کە گۆڕانکاریەکی زۆر بەرز لە ئەو شتومەک و کاڵایانەی کە لە بازاردا هەیە و پێداویستی ڕۆژانەی خەڵکە گۆڕانکاری بەسەردا بێت وەکو دۆلار فرۆشێک چ قسەیەکت هەیە لەسەر ئەو سعرێکە لە ئێستا لە بازاردا هەیە برام وایە ڕاستە دۆلار بەرز بیتەوە بەس بەڵام دۆلار 20000 بەرز بیتەوە بەس شتێکی سادا کڕی پێشتری بە 8000 بیستە 15000 یان لە 10000 2000 گران کردیا یعنی سابی وەرەقەچی بکەیت بەخوا لەوانە 100000 فەرق کردی ئەگەر مەسەن لێک دیوە ئاشەی وەرەقەکان ئۆکیتکە زۆری فەرقە یعنی بۆ نمونە لە 100 دۆلاریەک ڕەنگە 20000 وانە تقریبان لە گرام بووە 20000 گرام بووە بەڵام کاڵ 125000 گرام بوو بەس ئێستاکان دەک ئەشایە بە 10000 ئێستا بیتە 15000 بزانە بزان چ لێکی دێوە چەند فەرقە گەلێک زۆرە ئەوجا ئەمن پرسیارەکەم ئەوەیە ئایا هۆکاری ئەو بەرزبوونەوەیە مەسەلەن ناتەندروستە چییە؟ ینی بەرزبوونەوەکە زۆر ناتەندروستە ڕەنگە ئەگەر ئەو 25000 یاخود ئەو 28000 کە هاتۆتە سەر دۆلار تەقسیمی ئەو کاڵایە بکرێت کە لە بازارە نرخی 5000 دینارە سعرەکە زۆر جیاوازی هەبێت زۆر فەرقی دەبیتن هەردەوە هیچ گومانی تێدا نییە شتەکان زۆر فەرقی ئێستاکە مەسەرەن تازە پێشم گوتی مەسەن ئەگەر لە وەرەقەچی 200 گرام بێتن بەس لە ئەشیای هەر ئەشیاش ئێستا بیکرد 2000 و 3500 دینار ئەو هەر ئیزافە هاتە سەری شتێکی کەمە مەسەرەن باید 5000 درێ 8000 یعنی بەسینتری لە 5 دوی دایەختە سەرێت سێ دایەختە درێک دۆلار گرام بووە ئەو گۆڕانکاریە ناتەندروستە چێ دروستی کردیە؟ بخۆن دەزانەوە پێویست ناکۆبرەوە مەسەرەکە لە بەغدایە ڕەوشتە هات وەرەقە گرانبوونەکە ئەوە وەرەقەکە بانکی مرکزیە ڕەنگە لە دەسەڵاتی نە دوکاندارێک و نە دۆلار فرۆشێک دابێت بەڵام ئەو جیاوازە زۆرەی کە ئێستا لە بازاردایە وەکو جەناب دیشارەتت پێدا ئەوە بازرگانە دروستی کردووە یاخود دوکاندارە و یاخود خواستی هاوڵاتیانە مەسەلەن لەو کاتانەدا لە کات و مناسبەکان هاوڵاتیان بەلێشاو ڕوو لە بازار دەکەن و ئەو شتە دەور دەبینی مەسەن ڕقابە چاوە لەسەر ئێستاکار عالیان
زعمەتە چاودێری هەموو بازار بکرێتن ئەگە چاودێرێکی چرگ لەسەر بیتن زعمەتە ئەو شتانەوە بە ئاسانی گران بیتن جەنابەت ئەو بارودۆخی کە لێسا لە بازاردا هەیە کە سعرەکان بەڕاستی زۆر ناتەن دروستە یعنی هۆکارەکەت جگە لە بەرزبوونەوەی دۆلار بۆچی کە دەگەڕێنیەوە بە تەحدیدی دەمەوێت بزانم بەخوای مەسەلەکە تازە پێم گوتی ڕقابە ڕقابە نییە بۆ نمونە ڕقابە پەیوەستە بە حکوومەتەوە بەڵام ئەی بازرگانەکان ئەو دوکاندارانی کە شتەکان دەفرۆشن هەموو تێدا مەسوولە هەموو تێدا مەسوولە ئێوە وەکو فرۆشیار یاخود وەکو خاوەنی ئەم شوێنە ئایا تا چەند نرخەکان گۆڕانکاری پێداکراوە واگەر گۆڕانکاری پێداکراوە بەویستی جەنابتان بووە یاخود خواستی بازرگانەکانەکە نرخ گۆڕانکاری پێدا بکرێت و بە تایبەت لەو کاتانەی کە خەڵک بە لێشاو دێ بۆ کڕینی پێداویستیەکانی ڕۆژی جەژن بەڵێ وڵا پێش ئێستا فەرقی کرد بوو ینی تشتە دەفرۆشا لەبەرەوەی گوتیان کە ئەو کەرەمتینە دەکرێت بەس لەوەتی کەرەمتینەکە شکال الحەمدوللا بازار باشە بەس نرخ نەگۆڕا نرخ هەروە خۆتی بەس تەنها دۆلار فەرقی کردیە ئەو شتێک کە بە دۆلارە سعرەکەی فەرق دەکات چکە دۆلار گران بووە ئێجا زۆربەی شتەکان ڕەنگە بە دۆلار بێت بەرزبوونەوەی دۆلار کاریگەری نەکردووە لەسەر خواستی هاوڵاتیان بۆ کردنی پێداویستەکانیان زۆر فەرقی کردیە ئێستا مشتریم هەیە چەند جارە با 6,000 7,000 چکێتی برد ئێستا با 20,000 دەبە مشتریم چەند سارم ینی معمیلمە مشتریمە با 20,000 درەم لۆ نابێت گرانە پارەم نییە پارە وەزعەکەم ئەوانی ئێستا کەمتر دەبە بەڵێ ئێوە وەکو فرۆشیار بۆ نمونە پێشنیارێکتان هەیە یاخود چداوەکاریەکتان هەیە سەبارەت بە نرخەکان ئایا دەتانەوێ دۆلار دابەزێت کە ئەوە مەسەلەن خواستێکی گشتیە و ڕەنگە لە دەسەڵاتی ئێمەدانە بێت یاخود قسەتان هەیە لەسەرەوە بازرگانانەی کە پێداویستەکانیان دێخنە ناو بازارەکانی کوردستان بەخۆی دۆلار تەسیری هەیە بەس دۆلار دابەزی ئەمن تاکیدم ئەشیاکە زۆر فەرق دەکات مەسەلەی بازرگانیش دەمێنێتەوە سەر زەمیر هەر کەسەوە بە ئەوەی خۆی ئەگەر بازرگان زەمیری نەبوو هیچ ئەوەی نابی ینی هیچ زەورەشی نبینی تەنها دۆلارەکە دابەزی ئەشیا زۆر فەرق دەکات سعرەکەش فەرق دەکاتن ئێوە وەکو دوکاندار جگەلەوەی کە هەمومان دەزانین دۆلار بەرز بووە ئەوە شتێکی مطلقە هیچ قسەی لەسەر نییە سعری دۆلار ئێستا سابتە لە بازارەکان بەڵام ڕەنگە چینێک هەبێت نە دۆلاری هەیە و نەموچەشی هەیە و ئەویش وەکو هەر خێزانێکی ئاسایی یاخود وەکو هەرتاکێکی ئەو وڵاتە حەز بکات ڕۆژانی جەژنی وەکو ئەو کەسانی کە بەڕێکوپێکی جەژنیان بڕێوە دەبن بەسەر بن ڕەچاوی بارودۆخیەوانە دەکەن بەڵێ هەیە دەبنێتەوە سەر دوکان سەحب دوکانەکەی ئەو دەبی تەمەشای کە بزانێ وەزعەکەی کووەکوونیە ئەوەی کە نیشتی تەبعاً دەتوانێت بەگوێری خۆی بە ناتوانێت وەچی چەند جار ئەشیا زۆر بە کەمی دەی بکرێتن ینی کورد گۆتەنی بەقەدەر بەڕی خۆت پێت ڕابچێشە ئەوە دەوری هەیە بەڕاستی بەس تەنها ینی ئێستا ئەگەر ئەمە بمانەیە وەزعەکە بڕک ئەوە بیتەوە هێور بیتەوە دۆلار ئەو دۆلارە بڕک ینی سعرەکەی باتای خوارێ وەزعەکە زۆر بە ئێستا ینی هەر کارتۆنێک زەی تقریبا 15-20,000 فەرقە چکولێتە کارتۆنی بە 18 دلاری بووە یەکی 24,000 سەدەکەتێ 29,000 فەرقی زۆرە بەڕاستی بەس ئێستا بێ ئەو سعری دۆلاری بێتەوە خوارێ زۆر باش دەبی دۆلار چکە دەوری هەیە بەڕاستی دۆلار دابەزی ئاشیاش دێتە خوارە ساری ڕەنگە لە بازرگانەکان بپرسی بڵێنەوە خەتای من نییە و دۆلار بەرز بۆتەوە و فرۆشیارەکەش کە ئێستا قسەی کرد هەمان قسەی هەیە دەڵێ ئەو نرخی کە لە بازاردا هەیە ئەوە دۆلارە وای لێ کردووە و زۆر جاریش جۆرە بازرگانێک هەیە کە ڕەچاوی هیچ بارودۆخێک ناکە لە هیچ کات و زمانێک و ئەو نرخی کە ئێستاش هەیە ڕەنگە پێی نرخێکی کەم بێ و بژڵێ بە زەحمەت قازانج دەکەم بەڵام بێوە لای ئەو کەسانی کەش دەکڕن واتە کڕیارەکان نرخەکانیان پێ زۆر بەرزە وەکو خۆیان دەڵێن لە ئێستادا دەتوانن 1 کیلۆ چکلێت بکڕن بەڵام ساڵانی ڕابردوو 4 کیلۆ 5 کیلۆیان دەکڕی و هیواداری نرخەکان گۆڕانکاری بەسەردا بێت و ڕەچاوی بارودۆخی هاوڵاتیان بکڕن پرسیارمان سەبارەت بە نرخە لە ئێستادا نرخەکان وەکو مانگەکانی پێشووترن یاخود گۆڕانکاریان بەسەرداتوە و ئەگەر بکرێت هۆکارەکەی جگە لە بەرزبوونەوەی دۆلار چیترە بە قوربان نرخەکان گران نەبووین هەروەش خۆیتی و هیچ بەرز نەبوویتەوە و سەرەزادە مسی 1 سارە لە شێخەڵایما هەر بە نرخی خۆی ئەفرۆشمتەوە
جگە لە چەرەزات بۆ نمونە هەندێک شتی تر هەیە یعنی ئەو پێداویستیانی کە بۆ ڕۆژانی جەژن خەڵک بە زۆری دەیان کڕێت ئەوانیش گۆڕانکاریان پێدا گۆڕانکاریان هەبووە زەید کارتۆنی بە 34 بوو ئێستا بوویتە 48,000 هەر کارتۆنی زەیتی 20,000 هاتە سەری لەبەر دۆلارەکەی نرخی دۆلاری 48,000 ئەتوو لێرە مشتری ئەمە مشتری ما ڕاد لە نرخەکانیان هەیە وڵی ئەوانە نرخیان باشە بەس بازار گرانە وڵە ئەرێ وڵە لۆ زێت بیە قات دوقات لەبەر چ خۆ وەرەقە بە 250,000 نییە عێراقی بەڵام ڕەنگە لەوانە بپرسی بڵێن ئەوە خەتایمە نیە و دۆلار بەرز بۆتەوە ئەوە یعنی دەگەڕێتەوە سەر دۆلار ڕاستە بەرز بیگە بەس نە دوقات یعنی کارتۆن زێت بیە دوقات ئێوە نابیەوە ینی بەو سعری ئێستا ئێوەی هاوڵاتی دەتوانن هەموو پێداویستەکانتان دابی بکەن ناوەڵە ناوەڵە فەقیر هەیە یعنی کرێخانی نییە ئەرێ وەڵە مەصرف جێژنەی نییە ینی ئەوانەی کە لە بازارن ئەو فرۆشیارانە ڕەچاوی بار و دۆخی هاوڵاتیانی هەژاریان نەکردووە وڵی ئەگە بڕە کەرجانکەن ئەوەیە ینی ئەوان هەرزانکەم بۆ نمونە ئەگەر لێرە پێویستت بە پێداویستیەک بێ پێداویستەکە زۆر پێویست بێت ئەگەر مامەڵە بکەی خاترت دەگیرێت وڵی ئەو خاترە نییە ینی بگرن ینی بە کوردیەکەی ڕاد لە نرخەکان نیە و نرخەکان لە خواستی ئێوەدا نیە وڵە نرخەکان گرانە برام ئەرێ وڵە دەگەڕێم و لای جەنابەت باسی وت کرد کە دۆلار گۆڕانکاری بەسەرداهاتووە بەڵام ڕەنگە بازرگانەکانیش ینی بەو شێوەیە ڕچاوی بارودۆخی هاوڵاتیانیان نەکردووە ئێوە وەکو فرۆشیار خاوەنی ئەو دوکانن ڕەنگە ڕۆژانە چەندە هاوڵاتی بێ بۆ پێداویستەکانی ڕۆژانی جەژن ینی مراعاتی ئەو بارودۆخی هاوڵاتیان دەکەن و بە تایبەت چینی موچەخۆران ڕەنگە لە ئێستادا چینی موچەخۆران سێ چارەگە موچە وەرگرن تۆ بە عەرزی جەنابەت بکەم ئەگەر موچە بدرێ بازار خۆشە بێ ئەو کەرەتینەش هەرگیرا کەرەتینەکە کە هەرگیرا بەڕاستی پێ برن بازار دوونێ ڕاست فول بوو پێرە فول بوو یعنی عالم ڕژا لۆ ناوەندی جادەی و لۆ ناو دوکانەکان و تێگەیشتی من 31 سارە سوق مرکزی مەیە سوق مرکزی چاوشین بەڵێ ئەو فولبوونەی بازاڕی یعنی بەدڵی جەنان معاشەکە درا باش بوو معاشەکە درا عالەماتە بازاری وەزارەتەکان هات الحەمدولله ئەرێ وەڵڵە ینی ئەو فولبوونەی بازاری کە گۆتت فڕی ئەو فڕیە کە معاش درا عالم ڕوو لە بازارێ دەکە پارەی پێت سەرەزاتی بکری کشمیشی بکری قەیسی بکری قەیسی وا سونەتەوای لۆ جێژنێک کە خەرگ لینێ بەڕاستی پێ برم ئەرێ وەڵڵە ینی ڕەچاوی بارودۆخی هاوڵاتیانیش دەکەنەوە ئێمە یارمەتی فەقیرماندا یارمەتی هەژارماندا یارمەتی کەسوکاری یەتیمان و لێقەومانماندایە و زەکاتی ماری خۆمان لێ دەرکردیە و بڵێ الحەمدولله ئینشاءڵڵا ئەخوا بەخێری دەنووسی بەڵام دەمەوێت شتێکە بپرسم ئایا سەبارەت بۆ کەسانی کە موچەخۆرن ینی ئەگەر بۆ نمونە موچەکان دیاری کراوە دەتوانن بەو سعری ئێستا کە لە بازاردای هەموو شتەکانی خۆیان دابی بکەن دەتانی شتە چکەمە ینی شتە چکەم دەکڕی پێشان کابرا 3 کیلۆی ئەکری 2 کیلۆی دەکری 5 کیلۆی ئەکری ئێستا 1 کیلۆی دەبا ئەرێ وەڵڵە 1 کیلۆی دەبا چیلۆ نیوەشی دەبا ئەوەیە ئەرسەکە هەیە تیاندایە بۆ نمونە ئەو کاتێک کە 5 کیلۆی دەبەر ئێستا ناتوانانی کیلۆیەکیش ببە ئەتوو بە جەنابەت بکەم ئەمن پێشان 5 کیلۆی دەبێت پارەکە هەبوو 2 مەعاش 3 مەعاش دەدرا برا ئێستا 1 مەعاش دەدرێ مەعاشەکەش بکتە نیوە ماناوەیە کابرا 1 کیلۆی پێ دەکڕی ئەوە شتەکانی تێدایە کە ئەو کیلۆیەشی پێ نەکڕێت پێی دەکڕێت کیلۆیەک پێ دەکڕێت کیلۆیەک فاسولیا و کیلۆیەک برنج و کیلۆیەک ئەوانەی پێ دەکرێت جێژنە شەڕەوەندەیە قەیسەکە هەبی و قەیسەکە هەیە الحەمدولله و مریشیش ینی سعرەکەی باش مریشێک سعرەکەی چەندە تو ینی مریشێک نافرۆشی بەڵام هەمومان دەزانین سعرەکەی دەزانین سعرەکەی مریشیش تقریبا 1000 دینار بەرز بوو تۆ کیلۆی ئەگەر نامەچی ڕێک و پێچی جەژن دروست بکرێت چەند تەکلیف دەکات شتێکی بەسیط فەقیر پێ دەکرێت تقریبا بە مریشک و بە هەموو شتەوە نانەکە 25,000 تا 30,000 تێدەچی ئینشاءڵڵا لە ڕۆژی جەژندا هەموو ماڵەکان سفرەتی ڕازاوە پڕ لە خواردنی باشیان دەبێت ئینشاءڵڵا ئێوەش بەخێر بێن ڕەمەزانیشتان پیرۆز بیا خۆ بەخێر بێن جەژنی هەموو لایەک پیرۆزی بەخێر بێن سەر چاو لە بازاڕین پرسیارمان کرد لەسەر نرخی کاڵاکان بەگشتی و هاوڵاتیان و فرۆشیاران و ئەو چینەی کە تەنها بۆ پیاسەکردن بە بازاردا هاتووە وەڵامیان داوە کڕیارەکان دەڵێن سعر گۆڕانکارێکی زۆری بەسەردا هاتووە بە پێی داهات و خواستیوان سعرەکە دانەندراوە و فرۆشیارەکانیش قسەیەکی تریان هەیە بۆ نمونە دەڵێن ئەوە دۆلارە کەوای کردووە سعر لە بازاردا گۆڕانکاری پێدا بێت کەواتە بە پێی خواستیوان و بەویستیوانیش نییە و قسەیەکی تریش دەکەن دەڵێن بازرگانەکان ئەوانەی کە کاڵاکانی ئەو شارە یاخود کوردستان دەستەبەر دەکەن
گۆڕانکاریێکی زۆر لە سعرەکان دەکەن یاخود ڕەچاوی بارودۆخی هاوڵاتیان ناکەن لە دۆلار فرۆشتێکشمان پرسی بە پێچەوانەوە قسەی کرد قسەی ئەوە بوو کە لە 100 دۆلاریەک 20,000 تاوەکو 28,000 دینار هاتۆتە سەری بەڵام کاڵایەکی سادە و بەسیت لە بازاردا کە نرخەکەی پێشتر 5,000 بوو دووقات بووە واتە بووە بە 10,000 دینار خۆشەویستان ئەمنە زۆر ئیبراهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارم پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ